بحدود أكثر زیاتر لە 6 گەڕەکی نێوشاری مووسڵ بە تەواوی وێران کران. لە کتێبخانەی ناوەندی زانکۆی مووسڵ 1 ملیۆن کتێب و دەستنووسی دەگمەن سووتێنران. چاودێرانی سەربازی لە ڕووی قەبارەوە لە دوای شەڕی دووەمی جیهان بە دووەم گەورەترین شەڕیاندانا. فعلا في مبادرات كانت ئەو جۆرە دەست پێشخەریە گەنجانە شایانی ئەوە بوون بۆیان هەستیتە سەرپەیان و سڵاویان بۆ بکەیت. ئەم پارێزگایە بە شارستانی بوون ناسراوە. شارەکە پڕگیر و ئاینی نییە. لە تەمووزی 2017 پاش نزیکەی 3 ساڵ لە ژێردەستەی داعش شاری مووسڵ ئازادکرا. لە شەڕی ئازادکردنی ئەم شارەدا زیاتر لە 40,000 جەنگاوەر لە هێزە چەکدارەکانی عێراق و هێزی پێشمەرگا بەشدار بوون. هاوپەیمانی نێودەوڵەتی دژ بە داعش زیاتر لە 1100 هێرشی ئاسمانیان بۆ پشتگیری ئەم هێزە شەڕکەرە ئەنجامدا. ئامانج و دەرنانی داعش بوو لە گەورەترین بنکە و مۆڵگەی هێزەکانی لەسەر خاکی عێراق. مووسڵی ئازادکرا و چەشنی ڕزگار بووی کارەساتێکی کەموێنە بوو. لە هەموو ڕوویەکەوە شارێکی ماندوو بریندار بوو. شاری مووسڵ و پارێزگای نینەوە بەهۆی دەست بە سەرداگرتنی داعش بۆ ماوەی 3 ساڵ و بەهۆی شەڕە پرسەکان لە دژی چەتەکانی داعش تووشی وێرانیەکی زۆر هات. لە سەرەتای بوونمان لە زانکۆی مووسڵ لە 2 2017 وێرانکاریەکە بە شێوەیەک بوو باوەڕت پێ نەدەکرد. لە 180 زانکۆکە وێرانە بوو. زیاتر لە 150 باڵەخانە بە تەواوی یان بەشێکی خاپوور کرابوون. لەو ناوچانەی پارێزگای نینەوە کە چەتەکانی داعش دەستیان بەسەرداگرت بوو هەموو کەمینەکان کۆچیان پێکرا بوو. ڕێکخراوی تیرۆریستی داعش لە یەک ڕۆژدا 1700 کەسی لە خەڵک و لاوانی شاری مووسڵ لە سێدارەدا لەبەرەوەی بەیعەتیان بە ڕێکخراوەکە نەدا. شارەزایان زیانەکانی ژێرخانیان بەلای کەمەوە بە 15 میلیارد دلاری ئەمریکی مەزەندە کردبوو. نحن لدينا 18 ئێمە لە پارێزگای نینەوە 18 نەخۆشخانەمان هەیە. 192 بنکەی تەندروستیمان هەیە لە قەزا و ناحیەکان و ناو شار کە بەسەر پارێزگاکەدا دابەش بوون. ئەم نەخۆشخانە و بنکە تەندروستیانە بە ڕێژەیەکی زۆر بەرز لەلایەن چەتەی گروپە تاوانکارەکانەوە وێران کران. أيضا المخلفات الحربية پاش ماوە جەنگەکانیش چچەک بن یان تەقەمەنی بەجێماوە کە ڕێکخراوەکە بەجێیانی هێشت بوو بەدەستیان قەز لە زۆر شوێنی پارێزگاکە چاند بوویانی ئەمە بابەتێک بوو کاروماندبوونی پێویست بوو. بێگومان هەندێک لە خەڵکەکە بەهۆی ستەمی و ڕێکخراوە ئەوارە بوون هەڵاتن و چوونە دەرەوەی پارێزگاکە و ماڵ و حاڵی خۆیان بەجێهێشت. ئەو تەرمانە تا ئەم ساتەش هێشتا لە مووسڵی کۆن ماون. هەروەها تەقەمەنیەکان لە مووسڵی کۆن کە نزیکەی 6 گەڕەکیان وێران کردبوو هەر ماون. لە سەردەمی دەسەڵاتی داعشدا زۆر شوێن و دامەزراوەی شارەکە بەهۆ
یان بەبێ و هۆ تەنیا بۆ تێکدان وێران دەکرا. لە کەنیسەکان و بینایی دامەزراوە گشتیەکانەوە تا دەگاتە مەزارگە و مۆزەخانە و هەموو شوێنە کولتوریەکان. شەڕی ئازادکردنی شارەکەش وێرانکاریەکی فراوانی لە پاش بەجێما. شانۆی ڕەبیع هەر لە دامەزراندنیەوە لە ساڵی 1969 پێشوازی لە چەندین ناوی پرشنگداری شانۆ و میوزیکی عراقی و عەرەبی کردووە. لە سەرەتای ململانەی تایفەگەریەوە لە دوای ساڵی 2003 فرامۆش کرا و دەستی تێکدانی پێگەیشت. المسرح كان جاهز للعمل إلى تقريبا قبل 2003 بعد 2003 تا نزیکی پێش 2003 ئەم شانۆیە بۆ کارکردن ئامادە بوو. پاش 2003 دوای گۆڕینی ڕژەم لە عێراقدا گروپی تیرۆریست هەبوون بەنهێنی لە شاری موسڵدا کاریانە کرد. بارگای ئەم حیزبانەیان بە ئامانج دەگرت کە لە پارێزگای موسڵ هەبوون. بارگایەکی پارتی دیموکراتی کوردستان لە نزیک هۆڵەکە هەبوو کە لەقی چواردی پارتی بوو. ئەو گروپانە بارگاکەی پارتیان دەدایە بەر هاون و بە چەشی دیکەش لیان دەدا. زۆر جاران ئەو هاون و چەکانە دەکەوتنە سەر هۆڵەکە. ئەمەش بۆ هۆی ئەوەی کە زیانێکی زۆر بە بنمیچی هۆڵەکە و کەلوپەلی ئەم شانۆ گەورەیە بگات. بێگومان ئەو گروپانە زۆر دامەزراوەی ڕۆشنبیری و هونەریان لە شاری موسڵ کردە ئامانج. بەڵام زیانە گەورەکە بە شانۆی ڕەبیع کەوت. ئەویش بەهۆی شوێنە استراتیژیەکەیەوە لە ناوەندی شار و نزیکی لە بارگای ئەو حیزبانەی کە لە شاری موسڵ هەبوون. لە قەزای شەنگال و لە شاری شەنگالیش وێرانکاریەکی زۆر ڕوویدا و لە زوماڕیش هەندێک گوندمان وێران بوون. هیچ ناوچەیەکمان نییە لە وێرانکاری خاڵی بێت. المسيحيين كلهم تهجروا. کریسیانەکان هەمویان کۆچیان پێکرا. دەست بەسەر ماڵ و مڵکیان داگیرا. بەڵام ئەو جینۆسایدەی بەسەر یەزیدیەکاندا هات شتێک بوو تەواو جیاواز بوو. ژن و منداڵانی ئێزدی بە تاڵان بران و کرانە کاڵا لە بازاڕی کۆیلەفرۆشیدا. ئەمەی ڕوویدا کەڵێنێکی گەورە بوو لە تەونی کۆمەڵایەتی پارێزگای نینەوادا. زۆرترین کارەساتی بەسەرداهات و پشکی هەرێک گەورەی ستەم و چەوسانەوەی بەرکەوت. لە هەموو لایەکەوە کە دەوریاندا بوو لەلایەن هەموو ئەوانەوە کە ویستیان ئەم شوێنە جوگرافیانە بە سوودی خۆیان بەکاربهێنن. واتە ئەمڕۆ شاری موسڵ هەستایە سەر پێ و تۆزی شەڕی لە خۆی داتەکان. ئەمڕۆ گەیشتوینەتە دیمەنی ئاوەدانکردنەوە. لەو کاتەوەی پۆستی پارێزگارم وەرگرتووە توانیمان ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بهێنینەوە و پەیوەندیمان لەگەڵ سندوقی ئاوەدانکردنەوە باشتر بووە. تەنانەت پەیوەندیمان لەگەڵ حکومەتی ناوەندیش گۆڕانی بەسەرداهات لەگەڵ سەرۆکاتی وەزیران و پەرلەمان. سوپاس بەخوا لەم ساڵ و نیوەی پۆستەکەم تێدا وەرگرتووە کاری زۆرمان کرد. ئێستا دۆسیەی پردەکان خەریکە تەواو دەبێت. پردەکانمان چاککردنەوە و هەندێک لە پردەکان ئێستا کاریان تێدا دەکرێت. پردی چوارم و پێنجەم.
لە کاتی وەرگرتنی پۆستەکەەوە هەر لە سەرەتای ساڵی 2019 دەستمان بە جوڵە کرد بە هەموو ئاراستەیەکدا و توانیمان لەو ماوەیەدا جارێکی دیکە زانکۆکە بنیاد بنینەوە و بەڕووی هەموواندا بیکەینەوە. ئەمڕۆ زانکۆی مووسڵ 24 کۆلێژ و 7 مەڵبەندی توێژینەوە و 6 نووسینگەی ڕاوێژکاری لە خۆی دەگرێت. نزیکەی 62,000 قوتابی تێدا دەخوێنن کە نزیکەی 5,000یان لە خوێندنی باڵان. زانکۆی مووسڵ 17 گۆڤاری زانستی دەردەکات. پاشە وێرانکاریە گەورەی ڕوبەڕووی بۆ جارێکی دیکە زانکۆی مووسڵ گەڕایەوە و ئێستا و پاش 2 ساڵ و نیو ڕێژەی وێرانی لە 1970ەوە بۆ لە 100دا کەم بۆتەوە. لە کتێبخانی ناوەندی زانکۆی مووسڵ 1 ملیۆن کتێب و دەستنووسی دەگمەن سوتێنران. 1 ملیۆن کتێب و دەستنووسی دەگمەن. هۆلاکۆ کاتێک بەغدای داگیر کرد و خەلافەتی بەغدای ڕوخاند، کتێبخانی بەغدای فڕێدایە ڕووباری دیجلە کە ئەوسا لە جیهاندا گەورەترین بوو. لە مێژوودا خوێندومانە ڕووباری دیجلە بۆ ماوەی هەفتەیەک ڕەنگی شین یاخود ڕەشدا گەڕا بەهۆی مەرەکەبی کتێبەکانەوە. هۆلاکۆ 1 ملیۆن کتێبی نەخست بۆ ڕووباری دیجلەوە. لە کتێبخانەی زانکۆی مووسڵ 1 ملیۆن کتێب و دەستنووسی دەگمەن لەم کتێبخانەیە سووتێنران. تیمەکە توانی کۆمەڵێک لاپەڕەی سوتا و کۆبکاتەوە. هەر یەکێک لەو لاپەڕانەمان لە هەردوو دیەوە لە شوشەیەکی تەنەگرت و ستاندێکمان بۆی کرد و بە عەرەبی و ئینگلیزی دەقێکمان لەسەر نووسی کە مرۆڤ دەگریێنێت. ئەم نمونەیەم لەگەڵ خۆمدا بە وڵاتانی جیهاندا گێڕا و لە بەریتانیاوە دەستم پێ کرد. مۆزەخانەی بەریتانی بەشێکی تەواوی لە لەندەن کردەوە و ناوی نا کتێبخانە گەلێک لە تاراوگە، کتێبخانەی زانکۆی مووسڵ کە کتێب لە هەموو شوێنێکی دنیاوە کۆ دەکاتەوە و بێبەرامبەر بۆ زانکۆی مووسڵیان دەنێرێت. ئەو پرۆسەیە فراوان بوو گەیشتە ویلایەتە یەکگرتووەکان و کەنەدا و ئەڵمانیا و رووسیا و گەیشتە زۆر وڵاتی جیهان. ئێستا کۆمەڵێک کتێبمان هەیە کە نزیکەی 300,000 دەبن. لەبارەی نەخۆشخانەکان ئێستا نەخۆشخانەیەکی 100 قەرەبێڵەیی بنیاد دەنین. نەخۆشخانەی پزیشکی ئەتۆمی بنیاد دەنرێت. پەیمانگای تیشکمان تەواو کرد. نەخۆشخانەی سووتانمان تەواو کرد. لەگەڵ ڕێکخراوەکانیش نەخۆشخانەی GRZ و نەخۆشخانەی ئەڵمانیش بنیاد دەنین. داومت بالحروق حتى استثنوني وقتها وبعدين طلعت أدرج على بعاج. وين معاملتك؟ نحن الآن بدأنا ئێمە ئێستا دەستمان کردووە بە بنیاتنانەوەی هەندێک دامەزراوەی تەندروستی بە پشتبەستن بە ڕێکخراوەکان و سندوقی ئاوەدانکردنەوە و هەروەها گەشەپێدانی هەرێمەکان و پاڵپشتی وەزارەتمان. وهناك بعض المراكز الصحية ژمارەیەک بنکەی تەندروستی هەن گەڕانەوە، بەڵام نەخۆشخانەی سەرەکیمان هەن وەک نەخۆشخانەی کۆماری کە 600 قەرەوێڵە لە خۆ دەگرێت و نەخۆشخانەی ئیبن سینا کە 600 قەرەوێڵە لە خۆ دەگرێت. بەداخەوە ئەم نەخۆشخانانە گەرچی پارەیان بۆ تەرخان کراوە، بەڵام هێشتا دەست بە بنیاتنانەوەیان نەکراوە. ئەمە نەخۆشخانەی گرێی شێرپەنجەیی و پزیشکی ئەتۆمیە. نزیکەی 4 مانگە کارکردن لەم پرۆژەیەدا دەستی پێکردووە. ئەماش نەخۆشخانەی ئیبن سینایە. ئەم نەخۆشخانەیە خراوەتە نێو بودجەی ساڵی 2021. بێگومان لەسەر قەرزی تورکایە و هیواخوازین لە حکوومەتی ناوەند و لە جەنابی سەرۆکوەزیران پەلە لە جێبەجێکردنی بکەن. بداية استلامي للدائرة عدد الأسرة اللي كانت في قبل دخول عصابات. سەرەتا کە فەرمانگەکەم وەرگرت، ژمارەی قەرەوێڵەکان پێش هاتنی چەتەکانی داعش 4,000 قەرەوێڵە بوو. بەڵام ئێستا ژمارەیان 2,700 قەرەوێڵەیە. ئێستا 9 نەخۆشخانەی کەرەڤان هەن خزمەتگوزاری پێشکەشی هاوڵاتیان دەکەن و کەمتر لە 1000 نەخۆش لەو نەخۆشخانانەدا نووسون. ئەمانە توشبەی کۆرۆنانین، بەڵکو نەخۆشی دیکەیان هەیە.
أيضا فيما يخص الطرق يعني أنجزنا الكثير. دیسانەوە ئەوەی بە ڕێگاوبانەوە پەیوەست بێت کاری زۆرمان ئەنجام داوە، چ لە ناو شارەکە بێت یان لە قەزا و ناحیە و گوندەکان بێت. ئەگەر ئێستا بیتە شارەکە دەبینیت بەری چەپ لە جاران باشتر بووە. لە بەری ڕاستیش کارکراوە و پێشکەوتن هەیە، بەڵام بابەتی دروستکردنی خانوو ئەمەیان بە قەرەبووکردنەوەەوە بەندە. واتە حکومەتی خۆجێ ناچێتە نێو بابەتی دروستکردنی خانوەوە، بەڵام ئێمە هانی قەرەبووکردنەوە دەدەین و هەندێک ڕێکخراوی نێودەوڵەتی هەن دەستیان داوەتە نۆژەنکردنەوەی خانوەکان. هەندێک باڵەخانەمان هەن کە ڕێکخراوی هابیتا دروستی کردن و وردە وردە بەسەر ئەو هەوڵاتیانەدا دابەش دەکرێن کە خانوویان نییە یان خانوەکانیان لە بەری ڕاست ڕووخاون. ئەمڕۆ حکوومەتی خۆجێی دەتوانێت بڵێت بەری چەپ لە ئارامیەکی ڕووندا دەژی و دەتوانێت زۆربەی پرۆژە تێکدراوەکانی بنیاد بنێتەوە. ژیانی ئاسایی بە تەواوەتی گەڕێنراوەتەوە بەری چەپ، وەک چۆن بۆ قەزا و ناحیەکانیش گەڕێنراوەتەوە. ئێمە گروپێکین لە گەنجان، نزیکەی 7 گەنج دەبین. پاش ئازادکردن چوینە مووسڵی کۆن. لە سەرەتادا ئەو کارانە ئێمە ئەنجاممان دەدان، کاری زۆر سادە بوو. بریتی بوون لە سەبەتەی خۆراک بۆ یارمەتیدانی خەڵک، بریتی بوون لە کرێدان، بە تایبەت کە زۆر لە دانیشتوان بەری ڕاستیان بەجێ هێشت بوو هاتبوونە بەری چەپ. توانیمان لە ڕێی بەخشەرەکانەوە کریان بۆ دابین بکەین تاوەکو بۆ ماوەیەکی دیاریکرا و یارمەتیان بدەین. دوای ئەوە پیجێکمان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دامەزران. لە ڕێی ئەو پیجەوە دەستمان بە هەندێک پرۆژە کرد کە لە شێوەی دەستپێشخەری بوون. لە هەندێک دۆخی مرۆیی کە لە مووسڵی کۆن و لە ناوچەی دیکەش لیان ئاگدار دەبووین، متمانەی خەڵک زیاتر بوو، بڕی بەخشینەکانیش زیادیان کرد. بۆ ئێمە وەک گروپێک لە گەنجان بیرۆکەیەکمان خستە ڕوو بریتی بوو لەوەی لەبری ئەوەی کرێ بۆ کەسێک بدەین با خانووەکەی نۆژەم بکەینەوە. فطرحنا فكرة أنه كل منزل صاحبه قد يعني بیرۆکەیەکمان خستە ڕوو دەڵێت هەر خانوویەک خاوەنەکەی خاوەن شەهیدە یان بە خێوکەری خێزانەکە کۆچی دوایی کردووە، دەتوانین چیرۆکێک لەسەر ئەو ماڵە دروست بکەین و لە ڕاگەیاندن بیخەینە ڕوو. چیرۆکیە ماڵە ئەوەیە، هەموو خەڵکیە ماڵە لە کاتی پرۆسەی ئازادکردندا مردن. تەنیا کچێکی تەمەن 12 ساڵ ماوەتەوە و من و سەفوانی هاوڕێم توانیمان لە ڕێی بەخشەرانەوە ئەم خانووە نۆژەم بکەینەوە و خوایار بێت لە نزیکترین کاتدا تەواو دەبێت و کچەکە دەگەڕێتەوە بۆ ئەوەی لە ماڵەکەی خۆیدا بژی. نۆژەنکردنەوەی خانووەکان لەلایەن خێرخوازانەوە خێری خوایە، بەڵام لەلایەن دەوڵەتەوە هیچ نەکراوە. لە کاتی ئۆپەراسیۆنەکانی ئازادکردندا خاوەنی ئەم ماڵە مرد و دوای داواکردنمان لە خێرخوازان لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە لەخوا بەزیابێت لە ڕێی بەخشەرانەوە توانیمان نۆژەنی بکەینەوە. ئێستا کارەکان لە تەواوبووندان و خانووەکە بە خاوەنەکانی دەدرێتەوە. موشکێک کەوتە خانووەکە و خانووەکە تەقیەوە. پێشتریش لێدان و هاون و بۆمەباران هەبوو. ئەوەی بینیمان نەهامەتی بوو. سپاس بۆ خوا من دەرباز بووم بەڵام بابم مرد. خوا لێی خۆش بێت. دەرچوو بەڵام مرد. پاش 15 ڕۆژ کۆچی دوایی کرد. کارەساتمان بینی مردن و کوشتن بە بەرچاومانەوە. لێدان و هاون باران و موشک باران. ورجعت العالم
خەڵکەکە گەڕایەوە شارە کۆنەکە وێران بوو ئەم گەڕەکانە بە تایبەتی کوێزین و حمێدان و شەهوان دوایی ماڵیان ئاوەدان بێت خێرخوازان و ڕێکخراوەکان و خۆبەخشەکان هاتن خانۆکانیان چاکرد. الشغلات الأساسية الأخرى عندي هي العمليات من عمليات شتە بنەڕەتیەکانی دیکە لە لای من بریتین لە نەشتەرگەریەکان نەشتەرگەری چاندنی گورچیلە و چاندنی مۆخی ئێسک و چاندنی جگەر ئەم نەشتەرگەریانە بێگومان لە شاری مووسڵ بەردەست نین توانیمان پارە بۆ زۆر لە دۆخەکان دابین بکەین هەندێ دۆخیش فریایان نەکەوتین کارمان بۆیان کرد بەڵام کات لە ئێمە خێراتر بوو مردن. ئەم مزگەوتە مزگەوتێکی شوێنەواریە نزیکی ساڵی 1993 کۆچی بنیادنراوە خۆشت دەزانیت کە داعش هاتن مزگەوتەکانیان ڕووخاند وەژێرخانەکانیان تێکدا ئێستا گەڕاوینەتەوە سەر لە نوێ نۆژەنی دەکەینەوە بەڵام لەسەر ئەرکی چاکە خوازان ئەوە بوو کۆمەڵی فەضل الخەیرات لە نۆژەنکردنەوەی ئەم مزگەوتە بەشدار بوو زۆر شتی دیکەمان هەیە تەنیا مزگەوتەکان نین ئەو خانوانەشن کە خاپور کران لە نۆژەنکردنەوەی نزیکەی 500 خانوو بەشداری کراوە. في أول أيام التحرير وبدء الدوام العام الدراسي لە ڕۆژان یەکەمی ڕزگاریدا و لە سەرەتای دەستپێکی ساڵی خوێندندا توانیمان وەجوێک لە کچان دەرچوێنین کە ئامێرەکانی میوزیکیان دەژەنی ئەمەش جار یەکەم بوو لە مێژووی مووسڵ بێگومان پەرگیرەکان ئەوەندە فشاریان قسە سەر کۆمەڵگە کارەکە پێچوانە بووەوە وای لێ هات خەڵک ئەمان پێ ناخۆش بێت و دەستیان بەکرانەوە بە ڕووی ڕۆشنبیری هونەردا کرد ئەوە تا دەبینی ژمارێکی زۆر ئافرەتمان هەن ئامێرەکانی میوزیک دەژەنن لە شانە و لە ڕاگەیاندن و لە تیڤ وەک پێشێشکار کار دەکەن و بەرنامە پێشکەش دەکەن. وبدأ الفنانون يعملون بجهود شخصية ونحن كنقابة فنانين أيضا عملنا بجهود شخصية لإعادة الثقافة والفنون هونەرمەندەکان دەستیان پێ کرد بە هەوڵی تاکەسی کار بکەن ئێمەش وەک سەندیکای هونەرمەندان بە توانای کەسی کارمان کرد بۆ ژێڕانەوەی ڕۆشنبیری و هونەر بۆ شارەکە زۆر لە هونەرمەندان بەشداریان کرد لە ئەنجامدانی ئێوارە کۆڕی میوزیک و گۆرانی و نیمایشی شانۆیی ئەوە بوو شانووی شەقام و مۆنۆدراما دەرکەوتن هەروەها کۆنگرە و کۆڕی ڕۆشنبیریمان ساز کرد لە چەندان دیدار کە پاش ڕزگاری لە شاری مووسڵ دامەزران توانیمان برینەکانی ئەم شارە بپێچینەوە و هونەرمەندان و ڕۆشنبیران کۆ بکەینەوە بەڵام زۆر شت هەن هونەرمەند پێویستی پێیان هەیە کە بنەڕەتین بۆ بەردەوامی کاری هونەری لەم پارێزگایە و بناغی سەرەکیان بریتیە لە نەبوونی شانۆ. لە ناو چین و توێژە جیاجیاکانی مووسڵدا گلەی و ناڕەزایی لە ئاستی خراپی خزمەتگوزاری دەبیسترێت بەڵام هەرکات قسە دێتە سەر ئارامی و سەقامگیری هەموو لە ئاسارامی و دۆخیەمنی و دڵنیایی شارەکەیان سوپاسگوزاری دەردەبڕن. حاليا احنا حقيقة بكل ثقة ئێمە ئێستا بە تەواوی متمانەوە مووسڵ بە سەقامگیرترین شاردا دەنین لە سایەی هەوڵی هەموو ئەو هێزانەی لە شارەکەدان بە هەموو ناونیشانەکانیانەوە. ئەمڕۆ مووسڵ لە ئارامیەکی ڕەهادا دەژی دوایەوەی ئەم لایەنە ئەمنیانە توانیان هاوانگی لەگەڵ هاوڵاتیاندا بکەن بۆ سەپاندنی ئاسایش و سەپاندنی سەقامگیری ئاسایشی هاوڵاتی لە هەموو وڵات و کۆمەڵگەکاندا لە پێشترینە. ئێستا دۆخەکە ڕوو لە سەقامگیریە و بەرەو باشتر دەچێت بەڵام کە باس و خواسی ئەم هەڵبژاردنانە هاتە پێش کەمێک دۆخەکە شڵەقە
الأمان جيد الحمد لله ممتازة على حيل ممتازة ئاسایش باشە نایابە زۆر نایابە دۆخی شارەکە زۆر باشە زۆر باشە وأنا شهدت حالات شخصيا يعني المواطنين من كانوا يطلعون هم هەندێک شتی کەسی هەن ئاوڵاتیان کە دەردەچوون خۆیان خەبەریان دەدا دەیانگوت ئەم کەسە تیرۆریستەوە هاتوۆتە نێومان هێز ئەمنیەکانیان ئاگدار دەکردەوە ئەمەش ئازایەتیە لەلایەن خەڵکەوە و یەکێکە لە دیمەنەکانی پاش ئەوەی ڕۆڵەکانی مووسڵ بەرگی ترسیان لە خۆیان داماڵی و گەڕانەوە ڕاستی ئازاکەی خۆیان و دەرخستەوە ئێستا هەواڵ دەدەن و دەچنە دادگا بەبێ ترس گەواهی دەدەن بە پێچەوانەی ئەوەی جاران هەبوو سپاس بۆ خوا سەقامگیری هەیە خەڵک وردە وردە دەگەڕێنەوە هیچ کێشەیەک نییە واستقرار ئەمنی یعنی عال سەقامگیری ئەمنی زۆر باشە بەڵام ئابوووریەکەی کۆتایی پێ هاتووە خەڵک بێکارن کاریان نییە خەڵک کاریان دەوێت تغيير واضح گۆڕانەکە ڕوونە تەنانەت ئێستا خزمانمان لە کوردستانەوە هاتوو چۆ دەکەن وەک چۆن لە هەولێرەوە بۆ دوهۆک دەچن ئاوەها لە هەولێرەوە بۆ مووسڵ دێن و لە دوهۆکەوە بۆ مووسڵ دێن جوڵەمان هەیە خەڵک لە بەغدا و لە پارێزگاکانی باشووریشەوە دێن ئێستا لە ڕۆژێکدا نزیکەی 30,000 قوتابی بەشداری ئەزمونەکان دەکەن ڕۆژنا ڕۆژێکە ڕۆژێک قۆناغی 2-4 ئەزمونیان هەیە و ڕۆژێک 3-1 کۆی گشتیان نزیکەی 62,000 قوتابی دەبێت لە هەمان کاتدا سەنگینی دەپارێزین و ئاستی پەسەندکراوی خوێندن دەپارێزین لە سایی پەتایەک کە لێکەوتەکانی تەواوی جیهانیان گرتووەتەوە عندنا تعاون مع لەگەڵ هەرێمی کوردستانیش لە بواری یاساییشدا هاوکاریمان هەیە هاو ئاهەنگیشمان هەیە و هاو ئاهەنگەکە لە ڕابردووەوە نەپچراوە لەگەڵ هێزەکانی هاوپەیمانانیش لە هاو ئاهەنگی داین هێزە ئەمنیەکانیشمان لەسەر سنوورەکان سەنگەریان گرتووە و چالاکی گەورەیان هەیە هەر بۆ زانین هەر لە سەرەتای ڕزگارکردنەکەوە کاردانەوەی خەڵکی مووسڵ بەرامبەر دەستگا ئەمنیەکان و بەرامبەر کەمینەکان ئەرێنی بوو خەڵکی مووسڵ شارستانین و حکوومەتیش توانی متمانە لە نێوان دەستگا ئەمنیەکان بە تایبەت سوپا و پۆلیس لەگەڵ هاوڵاتی بنیاد بنێت لە کاتێکدا ئەو متمانەیە پێش 2014 بوونی نەبوو ئێستا دەستگا ئەمنیەکان بوونە سەرچاوی دڵنیایی بۆ هاوڵاتی بە تایبەتیش کەمینەکان ئێستا کەمینەکان داوای پاراستن لە دەستگا ئەمنیەکان دەکەن و داواناکەن خۆیان چەکدار بکرێن يعني الموصل عددها 4 ملايين هناك عمليات تفتيش مستمرة دانیشتوانی مووسڵ 4 ملیۆن و بەردەوام ئۆپەراسیۆنی پشکنین هەن ناو شار زۆر ئارامە ڕێکخراوەکە بە هیچ شێوەیەک لە ناو شاردا نەماوە فەرماندەی ئۆپەراسیۆنە هاوبەشەکان لەگەڵ فەرماندەی پاسەوانی سنوور سیستەمێکی ڕێگریان لەسەر سنووری عێراق سووریا دامەزران ئەم سیستەمە لە تەواوبووندایە و کاریگەری زۆری دەبێت لەسەر دزەکردنی کەسانی تیرۆریست و هەروەها لەسەر قاچاقچێتیش لە ڕێی سنوورەوە 3 ساڵ ژیان لەژێر دەسەڵاتی داعش بێ لێکەوتە نابێت دەسەڵاتێکی خۆسەپێن دەسی وەردا بۆ هەموو وردەکاریەکانی ژیانی ڕۆژانی خەڵک ئەوان بەنیازی ساڵ و 2 ساڵ نەهاتبوون بە هەموو شێوازێک تۆوی دۆگمایەکیان دەچاند و بەتەما بوون تا هەتایە بمێننەوە ئەمە پلانی ئەوان بوو بەڵام بەرەی دژی داعش پلانێکی دیکەی هەبوو ڕێکخراوی تیرۆریستی داعش زیاتر لە 2 ساڵ لە مووسڵ مایەوە کاری لەسەر گۆشکردنێکی تەواو کرد و بۆ ئەم مەبەستە بەرنامەیەکی داڕشتە بوو کاری لەسەر گەنجانی شاری مووسڵ دەکرد ئەوانەی ناویان رابوو ئەشبال الخلاف بێگومان لە ماوەی دەست بە سەرداگرتنی شاری مووسڵ لەلایەن تاقمە تیرۆریستیەکانەوە زۆربەی قوتابیان تووشی مێشک شوشتنەوە بوون ڕوبەڕووی نەزانیەکی گەورە بوون کاتێک خوێندن قەدەغە کراو لە ماڵەوە دانیشتن و خرانە ژێر کاریگەری ئایدۆلۆژیایەکی دیاریکراوەوە ئێمە ڕێژەیەکی بەرزینە خوێنداوەریشمان هەیە ڕێژەیەکی زۆر خەڵکمان هەیە خوێندن بەجێ دەهێڵن ڕێژەیەکی بەرزی بێ ئومێدیمان هەیە
چەمکی ناسنامە هێشتا لە چۆرچێوەی سیاسەتی ئێمەدا ڕوون نییە. پرۆگرامێکی پەروەردەی بەکار ناهێنرێت. چەمکی ناسنامە و چەمکی خاک لای گەنجان و چەمکی نیشتیمان پەروەری لای گەنجان و چەمکی پەیوەستبوون بەم پارچە خاکە لای گەنجان بەهێز بکات. خەڵکی شاری مووسڵ لە ڕووی بیرەوە ڕێکخراوەکەیان بەزان. ئەگەر لێم بپرسی چۆن خەڵکی شاری مووسڵ بیری داعشانەی توندڕەوی تاریک پەرستیان بەزان پێ دەڵێم. منیش دەزانم چ دەڵێم لەبەرەوەی من زیاتر لە 4 مانگ لەم شارە مابوومەوە. بینیم چۆن خەڵکەکە بێزیان لەو ڕێکخراوە دەبووە، چۆن ڕقیان لە بیری ئەو ڕێکخراوە دەبووە، کار و کردەوەکانی ئەو ڕێکخراوەیان بەلاوە نامۆ بوو، چ وەحشی گەرانە بوونایە یان کللتوری یان پەیوەست بە بیریانەوە. واتە 90% خەڵکی مووسڵ بەیعەتیان بە ڕێکخراوەکە نەدا، ئەو ڕێکخراوەیان ڕەت کردەوە و تفاندیانەوە و شەڕیان لە دژی کرد. يعني في الغالب داعش لم تعد له جذور قوية إلا لبعض الناس اللي مفاهيمهم جدا ضعيفة ولا ننسى همين الوحدة من بأجري زوروا داعش رقي بهزي نماوا مگر لای هندێک خەڵکی خاوەن تێگەیشتنی زۆر لاواز نەبێت. ئەویشمان لەبیر نەچێت کە یەکێک لە بزوێنەرە بنەڕەتیەکانی گەنجان دەبزوێنن، خەڵک بەگشتی دەبزوێنن، نەک تەنیا توێژی لاوان بە تایبەتیش لە کۆمەڵگە ڕۆژهەڵاتیەکانی ئێمەدا بزوێنەرە ئاینیەکانن. بیری ئاینین و خەڵکێکی زۆر ڕادەکێشن. بەڵام پێم وایە لەگەڵ ئەو ئاراستانی دایانبینین و بزوتنەوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە پێناو وشارکردنی خەڵکو و ئەم کرانەوەی هەیە لەگەڵ فراوانبوونی ئاڵوگۆڕی زانیاری ڕەنگە وردە بتوانێت بۆ چوونە دروستەکان و بۆ چوونە خراپەکانی پێوەست بە ئاین لێکجیا بکاتەوە. زانکۆکان کار لەسەر بڵاوکردنەوەی ئایدۆلۆژیایەکی پێچەوانە دەکەن. گروپە تیرۆریستیەکان ئایدۆلۆژیای دوورخستنەوە بڵاو دەکەنەوە و زانکۆ بیر و فیارکردن بڵاو دەکاتەوە. لە ڕۆژ یەکەمەوە دروشمێکی ڕوونمان بەرز کردەوە و کاری زۆرمان بۆ بەدیهێنانی کرد و تێدا سەرکەوتوو بووین. ئەویش ئەوە بوو زانکۆی مووسڵ خاکێکی عێراقی و جیاوازی لە نێوان نەتەوەیەک و نەتەوەیەکی دیکە، مەزهەبێک و مەزهەبێکی دیکە، ئاینێک و ئاینێکی دیکەدا ناکات. والدليل على محاربة بەڵگەی شەڕی خەڵکی مووسڵ دژی ئەو ڕێکخراوە ژمارەی ئەو شەهیدانەیە کە داعش لە سێدارەی داوە. زیاترن لە 10,000 قوربانی لە گەنجانی شاری مووسڵ هاتنی ڕێکخراوەکە و بەیعەت پێدانیان ڕەت کردەوە. فالشعب رايد منتفض من جوا وهذا الجيل گەل خواستی هەیە و لە ناوەوە ڕاپەڕیوە. ئەم نەوەیە من پێم وایە دروست نییە پێی بڵین تۆ وەک نەوەکانی پێشوویت. هەرگیز وانە. ئەم لە نەوەکانی پێشوو باشترە. ئەم نەوەیە شایانی ڕێزە و شایانی خەڵاتکردنە و شایانی ئەوەیە بەرەو پێشچوونێکی جۆری بەخۆیەوە ببینێت. جیالەوە نەوەی من و نەوەکانی ئێوە. ئەم نەوەیە بەکردنی شتێکی سەلماند پێچەوانی ئەوەی ئێمە کردمان. لە ئێمە ئازاترە و باشترە و دەست پێشخەریەکانی بەڕاستی بەهێز بوون و یەکلاکەرەوە بوون و دەستکاری ئاگریان کرد و ئەنجامەکان سەرسامکەر بوون. قبل 2.5 كان لدينا فقط 7 طلبة يزيديين، اليوم لدينا ما يقارب 1500 طالب. 2 ساڵ و نیو لەمە بەرتەنیا 7 قوتابی ئێزدیمان هەبوو. ئەمڕۆ نزیکەی 1500 قوتابی ئێزدیمان هەیە. زیاتر لە 1500 قوتابی کریسیانمان هەیە، قوتابی کوردمان هەیە، قوتابی ناوەڕاست و باشوورمان هەیە، تورکمانمان هەیە، سابی ئەمان هەیە. ئەمڕۆ گشت پێک هاتە جوانەکانی گەلی عێراق گوڵەکانی ئەم باخە لە زانکۆی مووسڵ هەن. لە زانکۆی مووسڵ پێکەوە دەژین. پێم وایە ئەمە بەهێزترین پەیامە دژ بە ڕێکخراوە تیرۆریستیەکان کە ئەم زانکۆیە توانی تەونە کۆمەڵایەتیەکان بچنێتەوە و جارێکی دیکە بگەڕێتەوە و ئەوەی پیشاندا کە فرەڕەنگی هێزە نەک لاوازی. الله أكبر الله أكبر الله ئەوەی داعش بەرامبەر پێکاتەکانی پارێزگای مووسڵ و دەشتی نەینەوا کردی چۆڕیزی ڕەشترین لاپەڕەکانی مێژووی بزودنەوە پەڕگیرەکانی دنیا. ئەوەی ئەوان چاندیان دەکرا ببێتە هەوێنی ململانێ و پێکدادانی درێژخایانی شەبەنگە جیاوازەکانی ناوچەکە، بەڵام لە دڕندەیی داعشەوە وانەیەکی تەواو پێچەوانە فێر بوون. يعني هناك إثنيات في مدينة الموصل، هناك قوميات. لە شاری مووسڵ هەندێک ڕەگەز هەن و هەندێک نەتەوە هەن لە پارێزگاکانی دیکەدا نین. هەزاران ساڵەوە پێکەوە سروشتیانە دەژین. خزمەتێکی ڕوون و ڕاستەقینەیان لە نێواندا هەیە. الصراعات الدينية والمذهبية
بهذه الفترة قد تكون عندها توجهات أو عندها أشكال أخرى. ململانێ ئاینی و مەسهەبیەکان لەم ماوەیەدا ڕەنگە ئاراستە و شێوەی دیکەیان هەبێ. بۆ نمونە دەشێت ململانەکان و ئینتیما بۆ ئەم کۆمەڵە ئاراستە ئاینی یان نەتەوەیە تەنانەت حیزبیەش بۆ مەبەستی دیاریکراو بێت. بەڵام کە لە ڕابردوودا گەل لە ناخەوە ئەم بڕوایی هەبوو، ئێستا ئەم بڕوایە نییە. لەوانەیە بەرەو ئەو بۆچوونە دەمارگیریە ئاینی و مەسهەبی و نەتەوەییانە بچێت، بەڵام بۆ ماوەیەکی کورتیان بۆ بەرژەوەندێکی دیاریکراوە. دەزانیت ڕێکخراوە تیرۆریستەکە کاری لەسەر ژەی تایەفەگەری کرد و ویستی تۆی ئەم کێشەیە بچێنێت، بەڵام جوانی مووسڵ بەم پێکاتانەوەیە. ئەو ململانێ مەزهەبگەرایی لە مووسڵ دەیبینیت ململانەیەکی ستونیە نەک ئاسۆیی، واتە ململانەکە لە چینەکانی کۆمەڵگەدا نییە. هەندێک گروپ هەن لەسەر ململانێ دەژین باواقعی بین، لایەن و کەسانێک هەن لەسەر فیتنەی تایەفەگەری یان فیتنەی ئاینی دەژین. ئەمان گروپێکی زۆر کەمن و پەنابەخوا وشیاری و هاوڵاتی دەتوانێت دەم دیاردەیە لە ناو ببات. چینە سیاسیەکە و حیزبە سیاسیەکان پێیان وایە بوونیان بۆ ئەوەیە کۆمەڵگە لە یەک بترازێن و تایەفەگەری بچەسپێنن. ئەیانەوێت چەمکی تایەفەگەری بچەسپێنن بۆ ئەوەی خۆیان لە دەسەڵات بمێننەوە. ئەم حیزبانە سەرچاوەی شکستن، سەرچاوەی ئەو وێرانیان بەسەر عێراقدا هات، سەرچاوەی کوشتن و هۆی کوشتنی سەدان هەزار بگرە ملیۆنان کوژرا و ڕاگواستراون. ئەم چینە شکست خواردووی لە ڕۆژی داگیرکردنەوە تاوەکو بە ئەمڕۆ دەگات لە بەڕێوەبردننی حکومڕانیدا شکستیانیان. الشباب أصبح أكثر وعي وأكثر أصبح لا گەنجان وشیارتر بوون، زیاترە ماڕاستانە پشتگوێ دەخەن. هەر لە بنەڕەتدا گوێ بەم شتانە نادەن و دەڵێن ئەوجا چییە؟ با لەو ئاراستەیە یان لەو حیزبە یان لەو لایەنە ئاینیە بێت، هەرچیەک بێت گوێ بۆ ئاراستانە نادات. فیلممان بەرهەم هێنا لەسەر قوتابیانی کچی کریستیان کە بەهۆی ترس لە دۆخی مووسڵ بۆ چەندین ساڵ لە خوێندندا بڕان و دواتر جارێکی دیکە گەڕانەوە مووسڵ. ئەوەش پەیامێک بوو کە ئەو قوتابیە کریستیانانە لە زانکۆی مووسڵدا پێشوازیان لێ دەکرێت و بەکردەییش گەڕانەوە لامان. بیرکردنەوەی لاوان و بیرکردنەوەی تیمە خۆبەخشەکان و ڕێکخراوەکان و بیرکردنەوەی ڕای گشتی لە شاری مووسڵ تەواو پێچەوانەی ئاراستەی تایەفەگەری و ئاینیە. ئەوەی بەلای منەوە گرنگترینە ئەوەیە کە کەسی بەرامبەرم پێویستی هەیە، جا هەر کەسێک بێت لە هەر تایەفەیەک. ئەمانە بۆ من گرنگ نین و لێی ناپرسن. گرنگترین ئەوەیە ئەو دۆخەی بە من ڕادەگەیەندرێت پاش دڵنیابوون لەوەی بەڕاستی شایستە یارمەتیە. ئەو کێ و چیە و لە چ هۆزوی و تایەفەیەکە بە هیچ جۆرێک بۆ من گرنگ نییە و پرسیاریشی لێ ناکەم. هیچ پێکدادانێک لە نێوان هیچ گروپێکی نێو کۆمەڵگە لە هیچ تایەفەیەکدا ڕووی نەدا. في هذا العام عام 2020 ساڵی 2020 دوو لە قوتابیە یەکەمەکان لە ئاستی زانکۆی مووسڵ لە برای ئێزدیەکان بوون. 3 ساڵ پێش ئێستا ئەم شتە مەحاڵ بوو. لەگەڵ بوونی ئارامی و سەقامگیری لە شارەکەدا سەرباری نەمانی ململانەی تائیفی و مەزهەبگەری هێشتا گەڕانەوەی پێکاتەکان بۆ سەرماڵ و حاڵی خۆیان لەو ئاستەدا نییە کە چاوەڕوان دەکرا، بە تایبەتی ئێزدیەکان و کریستیانەکان. ئەمە سەبارەت بە پارێزگای نینەوە کەمپەکانمان داخستن. یەک کەمپ نەبێت ئەوی جەدع 5 کە کار بۆ داخستنی دەکەین. لەو کەمپەدا نزیکەی 1200 خێزانی تێدایە. 900 لەوان داواکاریان پێشکەش کردووە و دەڵێن کە دەیانەوێت گەڕێنەوە ناوچەکانی خۆیان. پاش ڕزگارکردنەکە کارەساتەکە گەورەتر بوو. خێزانەکان گشتیان لە ماڵەکانی خۆیان دەرچن و ڕاگواستران، هەندێکیان چوونە بەری چەپ و هەندێکیان چوونە کەمپەکان و شارە کۆنەکە خەڵکی خۆی لێ نەما. بۆی ئاڵنگاریەکە گەورە بووە، چۆنیەتی گەڕانەوەی ئەو خێزانانە بۆ گەڕک و ماڵەکانیان. خێرخوازان دەست بەکار بوون، ئەگەر خێرخوازان نەبوونایە ڕەنگ بوو لە هەموو گەڕەکەکە دەماڵ نەگەڕێنەوە. لە دوای خێرخوازان ئینجا ڕێکخراوەکان کۆمەڵگەش ئەم خەڵکە باشە پشتیەکیان گرت و با خێری خەڵکی مووسڵ خێزانەکان یەک لە دوایە گەڕانەوە. پاس بۆ خوا زۆربەیان ئەگەر هەمویان نەبن گەڕانەوە. الحكومة المركزية قد قصرت
حکوومەتی ناوەند تەواو لە داخستنی دۆسیەی ئاوارەکاندا کەم تەرخەمی کرد. لەم ماوەیەدا لەسەر ئێش و ژانی ئاوارەکان دەژی بۆ بەدیهێنانی ئامانجی سیاسی کە پشکێنەی سیاسی دایان سەپێنێت و لە هەڵبژاردنەکانی پێشوشدا سەپاندیان. ئەم ڕۆژ دەبینین کارتی ئاوارەکان و دۆسیەی ئاوارەکان لەلایەن حیزبە دەسەڵاتدارەکانی بەغداوە سیاسیانە بەکاردێت. بعد تحرير مدينة الموصل پاش ڕزگارکردنی شاری مووسڵ و تا ئێستا هەندێک لە کەمینەکان بە ڕێژەی جیا گەڕانەوە، تورکمانەکان گەڕانەوە، شەبەک گەڕانەوە، کریستیانەکان بە ڕێژەیەکی زۆر بۆ ناوچەکانی دەشتینەینەوە گەڕانەوە. بەڵام هێشتا گەڕانەوەی ئێزدیەکان کێشەیەکی گەورەیە. نزیکەی 125 تا 130 گەڕانەوە قەزای شنگال. بەتایبەت بۆ قەزای شنگال لە ناحیەی باشیک و گوندەکانی دیکەی دەشتینەینەوە ئێزدیەکان بە ڕێژەیەکی زۆر گەڕانەوە. بەڵام لە شنگال هێشتا بربەستێکی دەرونی گەورە هەیە، چونکە لەوێ هێشتا گۆڕە بە کۆمەڵەکان هەن، هێشتا چارەنووسی زیاتر لە 2800 ڕفێنراو نادیارە، هیچ لەبارەی چارەنووسیان نازانین. کێشەی ئێمە لەگەڵ ڕاگواستراوانی کەسوکاری ئەزیدیمانە. ئەمە پەیوەستە بە کێشەیەکی سیاسی کە لە شنگال هەیە زیاتر لەوەی کێشەیەکی دیکە بێت. ڕێکەوتنێک هەیە پێی دەڵێن ڕێکەوتنی شنگال لە نێوان حکوومەتی ناوەند و حکوومەتی یاریمی کوردستان چەند بەرگەیەکی لەخۆ گرتووە. بەڵام بەداخەوە ئەو بەرگانە بە سستی بەڕێوە دەچن. ئەمە شکار دەکاتە سەر گەڕانەوەی ئاوارەکان. سەردەمانێک شاری مووسڵ چەقی هەموو هێڵەکانی ناوچەکە بوو لە ڕوویابووری و کللتوری و هەمەڕەنگی و فرەیەوە. لاستی سیاسیشدا قورسایی کەمتر نەبووە لە بەغدای پایتەخت. خەڵک لێرە کاتێک دەڕوان نەداهاتوو هەندێک گەشە و ئاوەدانی و سەقامگیری دەبینن. لای هەندێکیش تەمی گومان هێشتا نەڕەویوەتەوە. من گەشتبینم بە گەل و بۆ لاوانەی پێدەگەن و بە ئیرادە و بۆ چوونەکانی ئێستایان. هیوادارم زیاتر کار لەسەر پرەنسیپەکان بکەن، زیاتر کار لەسەر بەهاکان بکەن. هیوادارم کار لەسەر هاوسەنگیەکانی ژیان بکەن و لەسەر چەمکە دروستەکانی کە دەبێت هەیان بن. ناکرێت تەنیا ئەو بپارێزین کە هەیە، بەڵکو بیخینە سەری و ئەوەی لە داعش و ئەوانی دیکەش ماون لایەن ببین. خۆیار بێت لەگەڵ کۆتایی هاتنی ساڵی 2021 ئەو لاپەڕێدا دەخرێت و زانکۆی مووسڵ دەگەڕێتەوە. ئێمە لە سەرەتاوە دروشمی هەموو شتێک بنیاد دەنێینەوە، نەک وەک جاران بگرە لە جارانیش جوانترمان بەرز کردەوە. سوپاس بۆ خواتوانیمان ئەم زانکۆیە بگەڕێنینەوە و جوانتریش لە جاران. هیوادارمان سەقامگیریە هەمیشەیی بێت، دەوڵەت کار بۆ بەهێزکردنی ئەم سەقامگیریە بکات، پاراستنی سەرکەوتن لە سەرکەوتنەکە گرنگترە و لە سەرکەوتنەکە سەختتریشە. من ئەمە بە سەرکەوتنیەکی واتایی بۆ دەوڵەت دەبینم. گەڕانەوەی متمانەیە. هیوادارم بەردەوامی هەبێت. بەتایبەتیش کەمینەکان، هەستکردنی کەمینەکان بە دڵنیایی و بە وابەستەیی بە وڵاتەکەوە نهێنی سەقامگیری هەر شارێکە. أول نص مسرحي كتب في العراق هو في مدينة الموصل، وأيضا بدأت الحركة التشكيلية خاصة في مجال یەکەمین دەقی شانۆ کە لە عێراقدا نووسرا لە شاری مووسڵ بوو، هەروەها بزوتنەوەی شێوەکاری بەتایبەت لە بواری نگارکێشیدا لە شاری مووسڵ بوو. ئێمە زۆر بەداهاتی هونەر و ڕۆشنبیری لە شاری مووسڵدا گەشتبینین. بەڵام دوای ئەوەی حکوومەتی خۆجی و ناوەند بەشداری لە بنیادنانەوەی دامەزراوە کولتورەکان بکەن و شانۆخانەکان بنیاد بنێنەوە و هۆڵی گەلەری و سینەما لەم شارەدا دروست بکەن. ئێمە هیوامان زۆرە لەبەر ئەوەی هونەرمەندی گەورەمان هەن لەم شارەدا و هونەرمەندانی لاو خاوەن بیری نوێن و زۆر کاری هونەریان لە هەکبەدایە. بەڵام پێویستە ئەمە پاڵپشتی مادی و لۆجستی هەیە لەگەڵ ڕەخساندنی کەش و شوێن بۆ پێشەشکردنی کارە هونەریەکان. يعني نحن كنا نتأمل الصراحة أنه يكون دعم أقوى من قبل الحكومة المحلية. ئێمە هیواخواز بووین پشتگیری بەهێزتر لەلایەن حکوومەتی خۆجێی و حکوومەتی بەغدا هەبێت. ئەوەی ڕوویدا ئەوە بوو هەڵمەتە خۆبەخشەکان هاوکار بوون لە ساڕێژی برینەکانی شارەکە و خوایار بێت چاوەڕوانین حکوومەتی خۆجێیی زیاتر پاڵپشتی شارەکە بێت لە پێناو سەقامگیری و گەڕانەوەی خەڵکەکەی بۆی.